بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بابەتێکی زۆر گرنگ، بابەتێک کە ئەبێت زۆر بە وردی، زۆر بە ژیرانە هاوسەنگێکی ڕاگیرێ لە دنیاە، ئەویش بابەتی دەستبڵاوی و دەستنوقاویە. چۆن ئینسان بتوانێت لە بینی ئەم دوانەیە کە خوای گەورە زۆر بە تەوازون باسێکا فەرمێ ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط فتقعد. ئەکەویت ئەها وتمان پارە مای ڕاگیرانی ئینسانە، کەواتە ئەبێ ئەم پارەیە بە شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێ کەنێ ئینسان ئەوەندە دەست بڵاو بێ هیچی بەدەستەوە نەمێنێتەوە، نە ئەوەش دەستنوقاو بێ پارە تەنهای لای خۆی گیر بخوا و عاسی بێ کە زیفادەی لێ نەکا. بۆیە خوای گەورە کە باسێکا فەرمێ والذین ئیذا ئەنفقوا لەم یوسریفوا وەلەم یەقتڕوا وەکانە بەینە ذالکە قەوامە. ئەوانەی کە ئەبەخشنەوە ئەوە نابەخشنەوە کە دوایی هیچ بۆ خۆیان بەجێ نەهێڵن، یاخود ئەوە دەستیان بنوقێنن هەتاوەکو کەس ئیسفادەیان لێ نەکات. ئینسان خۆشەویستەکەم، ئەوەی کە ئینسان تیا ئەبا بە تایبەتی لە زەمەنی ئەمڕۆیە بابەتی ئیسرافە. ئیسراف چییە؟ ئیسراف بریتیە لە سەرفکردنی پارە لە هەر شتێکی بێهودەیە، بەس ئەوەیە کە حەزلەیەتی. بەداخەوە ئێمەش بووین بە مستەمەعێکی مستەهلیک، بەس بەکاربەرین، ئەچین حەزمان لە هەر شتێکە بێ، وڵاو کەڤەری مۆبایلە جوانە، وڵاو خواردنە خۆشە، وڵا ئەو جیازە بۆ ماڵەوە، وڵاو ئەساسە، وڵای ئەوە لەگەڵ قاتەکەمایە ئەو جووتێ پەڵاوەش ئەو جووتە، یعنی وات لێ دێ ئەو نەشتەکەی کەسی دەکەیت لە ساڵێکە جارێ بەکارێ نەهێناوە، بەس حەزەکەی هەو بێ تەسبیحە ڕێکە خستووە، مەدالیا ڕێکە خستووە، جلوبەرگە، عەترە، هەر هەمووی لە ماڵەوە دادناو بەبێ ئەوەی کە ئافەتیش کە ئەچێتە بازار بە هەمان شێوە هەرچیەکی حەز دێ بێ ئیکڕێ. وڵا ئەمە جیهازی خۆ زەعیفکردنە، ئەچێت لەو سەری شۆشتەر کۆنتڕۆڵی کڕێ هەموو شتێکی کردووە بە کۆنتڕۆڵ دانیشە قەڵەوەکە ئەنجا جیهازەکە 4 جار ئەو جیهازە بەکار نایێنێ، خەپێکە 2 جار لێ خوات و بەکاری نایێنێت و بەجێڵێ. خۆشەویستان، ئەمە هەر هەمووی ئەچێتە بابی ئیسرافەوە. ئیسراف هەر شتێکە کە ئینسان بیکڕێ ئیسفادەی لێ نەکا، جێ نەگرێ. یەکێ لە پیاوچاکانە فەرمێ هەر شتێکە هەر پارەیەکە سەرف کرێ جێ بۆ دینەکەت نەگرێ. اینجا بزانە سوبحان الله چەند ئەچینە مەحزوورات و خەتی سوورەوە. ئەی تەبذیر چییە؟ تەبذیر ئەوەیە کە لە حرامە پارەکەت بڕوە. ئەگەر 1 دینار، 1 فلس، 1 سنت بەی بەجگەرە ئەچێتە بابی تەبذیرەوە. بۆ چونکە ئەمە شوێنی نەگرتووە. وەرەقەیەکی قمار بۆ مناڵەکانە بکڕی لە ماڵەوە داینیت، ئەمە تەبذیرە، چکە تۆ دیسانەوە دووبارە تووشی حرام بکردن جگە لە ئیسرافەکەی. کەواتە ئەم دوو بابەتە ئەبێ زۆر ئاوڕی لەبینەوە. خۆشەویستن، چەند شتمان هەیە لە بازارە بەس کڕیوانە لە ماڵەوە دامان ناوە ئیستاکەنە 2 پوونمان بۆ ناکات، بەکاریشمان نێناوە، ڕزیوە، کۆن بووە، ئێکسپایر بووە، بەیانێ بێ فڕێشی بیت. چەند کەسمان ئاواین هەموو ئەو پارەیە کۆ بایەتەوە ئیستاکەنە چی بۆ ئێمە ئەکرد؟ ئیشێکی زۆر گەورە و کلێنێکی زۆر گەوری بۆ پڕەکردینەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت كلوا واشربوا وتصدقوا وألبسوا غير مخيلة ولا صرف. ئەفەرمێت بخۆنەوە لەبەریکەن، بەڵام با خۆ بەزلزانین و وەڵای قاتێکم هەیە 1 جار لەبەری کردووە وەم ئیسرافیشی تیانە بێ. دەقاتە هەیە نازانی کامیان لەبەرکەیت، نازانی چۆن لەبەرکەی، بیرێ نییە کەی لەبەرە کردووە. ئەگە بە سەحابەکان بچینەوە کە لە کاتێکا شەهید دەبوون، جلوبەرگ و کفنەکەیان هی ئەوە نەبوو کە سەری پێدا پۆشێ و قاچیشی بگرێتەوە، تۆزێک شەرم لە خۆمانەکەیت. یانی ساکانی لەوانەیە موسڵمان هەبێ لەسەر ئەم زەویە نان نییە بێخوا. من و تۆ کە لە کاتێکە زۆر جار داوەتەکەین چی لەسەر ئەو سفرەیە بەجێمێنێ، 2 کەس بانکی نانی 20 کەسەکەین، زۆر جار ئەژڵین وەڵا بابەتەکە داویە، خەڵکمان کۆ کردوێتەوە و ئیفتار سائیمەکەین و خەڵک بانگەکەین و مامۆسایان و دوعات و ئەو هەموو خواردنی کاتێتە ناو تەنەکی خۆڵەکانەوە، باوەڕم پێ بکەن ناکرێتە گەروی هەژارەکانەوە. بزانە چەند موسڵمان هەیە ئەمڕۆ پێویستی بە نانێکە، پێویستی بە ئاوێکە، پێویستی بە یارمەتیەکە. زۆر گرنگە کە ئەم بابەتە وەکو خۆی خۆشەویستەکەم حەقی پێ بدرێ، چکە بابەتی ئیسراف بابەتێکە بەداخەوە ڕێگی داکوتیوە. بۆیە هەل لە زەمەنی کۆنەوە قالوا يا شعيب
أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء؟ أي شعيب ئەوە نوێژەکەت ئەمرت پێ ئەکا کە ئێمە وا بکەی واز لە دینی باو باپیرانمان بێنین یاخود دەستمان نەچێتە پاری خۆمان یا نەزانین پاری خۆمان پاری خۆمانە ئەو ئەن نەفعل یعنی ئەوان داوای ڕەهاییان نەکرد لەوەی کە پارە سەرف بکەن لە کاتێکا شوعیب نەسیحەتێکردن ئەم پارەیە ئەبێ لە شوێن و جێگی خۆیان بەکار بهێنرێ ئەگەرنا هەر کاتێک ئینسان بەم ڕۆحیەتە مامەڵەی نەکرد بەڕاستی ئەو کاتە پارەکەی بەهەدەر داوە و لە قیامەتیشا لەسەر پارەکەی محاسەبە ئەکرێ چۆنە پیا کرد و لە چیا سەرفت کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله حرم عليكم عقوق الأمهات دوایە فەرمێت وكره إليكم قيل وقال وكثرة السؤال وإضاعة المال خوای گەورە پێی ناخۆشە وتی مەکەن لە بینی یەکتریە و زۆر پرسیاریش مەکەن و پارەش بەهەدەر مەدەن پارە زایع مەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمرمان پێ ئەکات کە ئەم پارەیە ئەبێ لە شوێن و جێگی خۆیان بەکار بهێنرێ بۆ یەک کەسانی کە دەستیان بڵاوە هیچیان نابێ بە هیچ کوردیش هەروە ئەڵێ سەبری عاشق و پارەی دەست بڵاو قەرار ناگرن بیشیان خەیتە داو چی سەبری نییە؟ سەبری عاشق سەبری نییە وەنیە بۆی ئەڵێ سەبری عاشق و پارەی دەست بڵاو قەرار ناگرن بیشیان خەیتە داو پارە خەرچکەی ئەبڕێتەوە بە خەرج نەکردن کۆ ئەبێتەوە ئەلێ ژیا لە شوێنی سەختا ئەمێنێتەوە پارە ئەبێت کۆی کەیتەوە بۆ ئەوی کە بزانی لە چیا سەرفێکەی نە کۆکردنەوە بۆ کۆکردنەوە بێ نەخێر پارە نابێ بخرێتە دڵەوەکو باسپان کرد پارە ئەبێ لە گیرفان هەبێ بەڵام بێ لە شوێنی خۆشییا بەکار بێ بەڵێ کە بە ڕۆژ چرای نەوت بسووتێنن لە تاریکیدا دۆشدا ئەمێنن خوایە چەندمان هەیە ئیستاکێنە کە ئەڕۆیتە ماڵەوە گڵۆپی ماڵەکەی هەمووی ئیشەکە سپلیت ئیشەکە زۆپا ئیشەکە ئێمە موسیمێکمان نییە دڵمان خۆش بێ بڵێ وەڵای تر الحەمدوللا لەمانە نەجاتمان بوو ئەمڕۆ سپلیتەکە گەرمێکەیە گوژێینەوە ئەخێنە سەر سادێکی ئەڵە وەڵای تر گەرمە ئەی ناتوانین مانگێک بەبێ ئەمە بژین بڕۆ ئەوروپا لە ژوورێکی گەورەیە یەک گڵۆپی هێناوەتە خوارەوە ئەم هەموو ماڵەکەیەتی نەچاوی عەزیەتەیە نەگیرفانی عەزیەتەیە ئێمەش هەموو شتێک لە ماڵە ئەبێ بسووتێ تەنانەت سابوونی ماڵەکەشمانە بێ بفووسێتەوە واللهی خۆشەویستان چوومەتە وڵاتی تیجاری ئاوا کە ئیساکەنە لەوانەیە دووەم هێزی سەربازی بێ لە هەموو عالەمە دوو دوکانی هەبووە لە تەنیژەکەوە کە چوومەتە دوکانەکەی تری تاریک بووە ئەم گڵۆپەی کوژانۆتەوە بووی کە بێ دوکانەکەی ترم پیشان بە کە گەڕاوینەتەوە سپلیتەکەی ئەوە ئیش پێ نەکردو تا فێنکم بێتەوە خۆی لەبەر گەرماکە دانیشتووە لەبەر عەرەق بۆی کە تاقە سەرف نەکە ئێمەش زۆر جار هەر بیرمانەچێت تەوافەی سەربانەکانمان بگرینەوە ئەم ئاوە بەهەدەرە ڕوات زۆر جار لە ترافیکێکی بەسیتە ئەزانی 2 دقەیە تاقەت نییت سیارەکەت بگژێنی تۆ بانزی سەرفەکە جگەلەوەی ئەم هەموو دوو کەڵ و پیسە چێ بەسەری خەڵکە بەڕێزەکانم ئیسراف هەر ئەوە نییە تۆ پارەیەک سەرفکی نەزانین چۆن سەرفە بێ زۆر جار تەلەفۆنێک تۆ بەدەستەوە نازانیت دوو سیم کارتت هەیە هەردووکی ئینتەرنێتی تایە هیچیشان پێویست نین ب4 ساعت تۆ لە موسسەکەی خۆشت و لە ماڵەکەی خۆش تا ئینتەرنێتت هەیە بزانە ماگانە وەرە ئەمانە کۆکەڕ بزانە چییە کات بۆیە بەداخەوە ئەمانە کە ئەڵین هەمووی لە ناخی خۆمانە هەیە وەگەر ئەم پارەیە کۆکەینەوە بزانە لە ئەخیرا چیەکە ئەڵێ کە بە ڕۆژ چرای نەوت بسووتێنن لە تاریکیدا دۆشدا ئەمێنن حەز ئەەکەی دووربی لە گێرە و کێشە منیان وای منە حەز ئەەکەی دووربی لە گێرە و کێش بەقە بەڕەکەی خۆ پێڕاکێش قەسێشمان سبحان الله ئەم پەندانە چەند لە دینەوە هەڵقوڵاون چەند جوان چەند دقیقن چەند وردن بۆیە خۆشەویستەکەم ئەم بابەتە بەجێ نایاڵم هەتاوەکو هەمووتان لە نافی خۆتانە وعدم نێنێ ئەگە دینارێکتان لە گیرفانتان دەرکرد لە حساب بانکیەکەتان دەرکرد لە ڕەسیدتان دەرکرد ئەگەر شوێنتان بۆ نەگرێ سەرفی بیهێڵەوە لە ماڵەوە سندۆقێک و قاسەیەکی بۆ دروستکە دوای بزانە چیەکە دوای لە ئەخیری حەڵقەکانە پێتانە لەم لە پارێکی بکەن
بزانە چی کۆبەتەوە هەر بڵێ وامزانی خواردم وامزانی کردم وامزانی هەم بوو وا بکەن دوایی پێتانەڵێم لە چ پرۆژە و لە چ شوێنێکە ئەمە کەن ڕەسیدێک بۆ دنیا بۆ قیامەتی خۆتان کەواتە ئەمە کوێیە ئەمە دەست بڵاوە لە مقابلا چی هەیە دەست نوقاو مناڵ کە لە دایکە بێ ئاوە دەستی ئاوایە ئەی کە مرد دەستیشی ئاوە ئەی لەو بینەیە بێ دەستی ئاوا بێ دەستی طەبیعی بێ ئەبێ دەستی کراوە بێ نوقاویش بێ بۆی کە بتوانێت ئەو تەوازن و هەوسەنگی ڕاگرێ بەڵام لە هەموو شتێک خراپترەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ شر ما في الرجل شح هالع وجبن خالع سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ بۆ مەدینە ئەفەرمێ ئەی جەماعەتی ئەوس و خەزرەج چێ برا گەورەتانە فەرمی پێغەمبەری خوا جدی کوڕی قەیس کدومانە بە برا گەورە و بەسەر کردەوە بە گەوری خۆمان ئەلا ئینەنا نوبەخیلوه زۆر پیاوی چاک بەس تۆزێ ڕەزیلە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وأي داء أدوى من البخل اینجا نەخۆشی لە برەزیلی و لە چروکی خراپتر هەیە لە دەستنوقاوی خراپتر هەیە فەرمێ نەخێر ئەو فڵان کەس برا گەورەتان نییە یەکسەر برا گەورەکەیان بۆ گۆڕێ ئیکا بە سەحابەیەکی تر نایڵێ قوبوڵ ناکە ڕەزیل بەرپرسی موسڵمانانیش بێ چکە بۆ ئەوەی کە پارەی گرتەوە ئەو کێشەیە لە میلەتا دروستە کاکە کە بینیمان وەکە ئەشی بینین بۆیە ئەبێ سەرکردە بەخشندە بێ گەورە بێ دڵی گەورە بێ دڵی واڵا بێ لە خۆی و دەمی ماڵ و مناڵی عەبدولعەزیز عومەری کوڕی عەبدولعەزیز بگرێتەوە بیدا بە خەڵکی نەک بە پێچەوانەوە بۆیە ئەفەرمێت شەڕ ما فی الرەجل شح هالع خراپترین شت لە پیاوە چییە شح گەورەترین دەرەجەی ڕەزیلیە هالع ئەڵێەوە پاری ئەو مەتەعمە بای چەند بوو یعنی تر تووشی هەلعێکە بێڵێ جەڵتە لە دووشتی ئاوایە وەرە باوکیم تۆ بۆ دنیاوی ئاوا بە کوڵتە مناڵێکە دەستیاوەتە شتێ لە مارکێتێک فەقیرێک هاتۆتە بە دەرگاکە و بۆ دنیا و لێ بۆ بەهین مؤسسەیەکە هاتۆ پرۆژەیەکی خێری پێ دەسی ئیتر خەوی لە ناکەی باشم بۆ چیان بۆ اینجا چییە لە شوێنی خۆ شح هالع وەچی وەجوبن خالع ئینسان کە ڕەزیل بوو ترسنۆکیشە بێ سوبحان الله بۆ چکە بۆ پارەکەی ڕەزیل بێ بۆ گیانی دوو ئەوەنگە ترسنۆکە وەجوبن خالع یعنی دڵی خەڵەکە ئەڵێ بەخوا دڵم هەڵکەنرا لە شوێنی خۆی ئەو نە خەمی پارەکەی بێ و دوو ئەو نە خەمی ژیانی بێ ئەو دوو ئەو نە ترسنۆک بێ بۆیە بەڕێزەکانم خوای گەورە فەرمێ ئەم ڕەزیلەی لە هەموو کەسێکا هەیە بۆیە فەرمێ ومن یوق شح نفسه ئەم ڕەزیلیە لە هەموو دڵ و دەروونێکا هەیە بۆیە خوای گەورە فەرمێ ومن یوق شح نفسه ئەوەی دژایەتی ڕەزیلی دڵی خۆیکە فأولئك هم المفلحون سبحان الله ئینسان وا دروست بووە قل لو أنتم تملكون خزائن رحمة ربي ئەگەر ئەم هەموو کەونە بێ بە ئاڵتون و بووی بە ئەڵماس و بێ بە پارە و بینە دەستی ئێوە ئیذەن لەئەمسەکتم خەشیەة الئینفاق دەسەگرنەوە نایەن بەکە سبحان الله بەخوا لە بوجەکە کەمە پارەکە کەمە معاشەکە کەمە بەش ناکە بەخوا هەر ئەومە بێ هەر تۆنی کاکە خەڵکی دیش داوام لێەکە ئیذەن لەئەمسەکتم خەشیەة الئینفاق خەمی ئەوەتانە پارەیەکەم نەکا خەمی ئەوتانە دەستان نەچێ بەڵێ بۆیە الشەیطان یەعیدکم الفەقر ئەم خوتوکەی هیچی شەیطانە نەکەی نەبەخشی ماڵ و مناڵی خۆت ئەوە بەخشی نایەتە شوێنەکەی هیچی پێ نامێنێ دوای فەقیرەکەوی خەڵک گاڵتۆ پێەکەی چی نەکەیت الشەیطان یەعیدکم هەر دەستە بێ بۆ پارەکە کۆرە دەستم مەگرە با بیە لە بەخوا دەست دەرنایەنی کۆرە واز گیر بۆ تەواو نایەتە دەرێ ئەمە شەیطانەکەیە تۆ بەدڵێکی صافەوە دەسەبرد بەچێ و نایڵێ سوبحان الله ئەم گیرفانش ئەوە لە شوێنی سەختایە لە شوێنی وایە دانراوە ئەلێرە و لە پشتە و لەهێنەوە پڕیشمان کردۆ لە گیرفان بەڵام دەستیشی بۆ نابین لە کاتی زۆر ناچاریانە بێ ئەها خوای گەورە فەرمێت چی ئەفەرمێت
والله يعيدكم مغفرة منه وفضله. أو شيطان وتي شي تيني بخشنو فقير كون أي خواي قورا كوروتي بي بخشني تشوينا كي خمتان نبي أي من لسر ورازق نيم خمتان نبي إيو بي بخشن أي خمشوينك وعد ياو دعاء فرميتشي هاسي دعاء دقتي أم دعاء طبعا شنجوانا فما الشيطان يعيدكم الفقر ويأمركم بالفحشاء والله يعيدكم مغفرة منه وفضله بدوايا فمن يؤتي الحكمة من يشاء الله فمن بس بياوي دانا لما تيغا خواي قبل داناي وأقل أبخشيه بكسيك كبزاني شون معمولة لقل أم باريه عكات أعتكرك بدوايتي أوي كأم داناي نبي هركوي كاتو نزاني شوني بخشيه أما إنسانك عقلني عقل جيرني قولك حسني بصرين بزور بي معجبو فمن ما أغنى عني ماليا كي تفسير يم آتاك فمن لم أرى أشقى بماله من البخيل فمن بيا خرابو هنا نبيني ومال وران نبيني وكرزيل بو فما عيشه في الدنيا عيش الفقراء وحسابه في الآخرة حساب الأغنياء لدنيايا خويك فقير جي ناي خوا وناي كاولا بدي ناكا أي لقيامته حسابي دولة مني لك الله أكبر ما ولا بابا تو لا يخلق هو فقير بشاني ما زايد شي هبو رصيد أما بارود أما ليستد أما قائمة أما حساب بانكي أما ملكت حرحمي بوي هنا درو سيدي أم قولي حسني بصري كان كافر ميد لدنيايا شون أجي لقيامتي شا شون محاسبي لك الله أكبر فما شروك لدنيا خوي قمتر أكا لولاش حسابي دولة منكا چەند جوانی ناوێتی بۆ یاڵێم کورد پەندی کوردەواری زۆر مطلع بوون بەسەر نەک هەر حەدیث و ئاەتا بەسەر قەولە بەسەر حەدیثی ضعیفە بەسەر ئەثەرە بەسەر تابعینە بەسەر شوێنەوارە هەر هەمویان ئەمە کردویانە بە پەند بۆ ئێمە جا ژیر ئەوەیە کە پەندی لێوەرگرێت أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.